ئەو خاڵە ڕەشە هەتا ئێستانەکە کە لە شوێنە دایمە ئاوەکان کە زۆر ئاوی لێبی ئەڕوێ، بەڵام خاڵەڕەش ئەو سیفاتەی کە لە ناو ئاوشتی وهانە ئەڵوێ تایبەتە لۆ کلیەی. خەڵک زۆری بەکاردینی لۆ کلیەکە ئەو کەسە کلیەی هەبی ژانی هەبی یان ڕملی هەبی ئەو خاڵە ڕەشەی ئەخواتەوە بە حکمی ئەوەی کە تاڵیەکەی وا ئەکات کە ئەو کلیانە خاوێن بکاتەوە و ڕای ماڵی ئەو ڕملەی لە ناو کلیەکان نێڵی و خاوێنی بکاتەوە. ئەو خاڵە ڕەشە ئێمە وەکو خۆمان ئەمەش هەر لە پیر و پێشینانی قەدیم زانیتن کە ئەو خاڵە ڕەشە بەکاردێت و لە هەمان کاتیشدا ئەمە تاقین کردیتەوە ئەو خاڵە ڕەشە کە بە کەڵک دێلۆ کلیە و زۆر خەڵکیش بەکاری هینایە و زۆر خەڵکیش پێچا بووە. ئێرانە گەڵی ڕەواندزەیە، لە خوارگەڵی ڕەواندزێ گوندەکە گەڕەکەکە گەڕەکی پاشای گەورەی پێ ئەڵێن، لەوێن دەرێوە ڕێچکەی لۆ دێت. لەو ڕێچکەیەی سێ ئەشکەوتی لێیە کە خاڵەڕەشیان پێ بەناوبانگە، هەر وەک لە پێشتریش باسن کرد. خاڵەڕەش ئەو جۆرە جیایەیە کە لە خەرەندی ڕەواندز زۆر خەڵک دێن لە زۆر شوێنان لۆ ئەو خاڵەڕەشەی کە بەکاری دینن لۆ کلیەک. خۆی ئەو خاڵەڕەشە لە وەرزی بەهارایە، لە وەرزی بەهاران یانی هەتا بە ژێری فەسلەکەی ئەگۆڕێتە درەنگ ئەمینی، بەڵام لە زستانە نامینی، بە هاوینەش ڕێژەکی کەمەمینی حەسەب جەوەکەیە. سۆنیەتی خواردنی ئەو خاڵەڕەشە شەبینی کە ئەگە بە تەڕیبی عینە نەهادین ئەکولینن ئاوەکەی خۆنەوە. ئیوەشێ هیچکە کاتن بە هێشتی چونکە بە هێشتیش ئیسفادەی لێکەن، نەویژدین هیچکەکەن و دیسان ئەکولینن ئاوەکەی خۆن و ئەپارزن و لە بۆ کلیە و ڕخەڕۆکان ئیسفادەی باشیان نەکردیە. لە دێر زەمانەوە لێرانە کە وەتە گوێمان لێ بووە ئەو جا ئیسفادەی هەبوو خەڵکی ئیسفادەی لێ کردیە کە ئیسفادەی نەبیتن دۆ سەخۆن. زۆر کەسم گوێ لێ بوارن ئیسفادەن کردی وێ هەیە ساحب شەهادەش بۆ نەکبرێ هەر کەسەکی هاکە زایبی خواردبی. زۆر کەس شادی بەرزشی هەبوو ئیمانی پێ هەبوو خواردیتی و ئیسفادەی لێ کردیە. وەکو شێخی بارەکە کو یعنی هەموو خەڵکێک ئەخوا ئیسفادەی لێ کردیەوە خواردیتیان ئیسفادەی هەبووە.